لیارەکانی هەفتەی 11 خولی خوار 21 ساڵانی عراق و لە ئاستی یەکەم و لە کۆمەڵی یەکەم هەولێر لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە ڕوومادی کرد. لانیوە یەکەم هەردوو تیپ ئاستیان تەواو لە یەکۆ نزیک بوو، هەوڵی تۆمارکردنی گۆڵیشیان دەدا، بەڵام لە نیوە یەکەم پێی نەگەیشتن و بانجامێکی سپی کۆتایی هات. لانیوەی دوم یاریزانانی تیپی سێبەریانی هەولێر لەم حاڵەتە ناڕازی بوون بەهۆی ئەوەی بە گۆڵ بۆیان ئەژمان نەکرا. لە ئاخولەکی 60 عەبدوڵڵا یاسین بەربەستی یەکسانی شکاند و گۆڵی یەکەمی بۆ هەولێر تۆمار کرد. لە ئاخولەکی 75 ئەلەن محەممەد ئەنجامەکەی بۆ تیپی خوار 21 ساڵانیانی هەولێر دوو هێندەرێ کرد. دوای تەنها یەک خولەک سەیف سەعید گۆڵێکی بۆ ڕوومادی تۆمار کرد و جیاوازیەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. فشارێکی زۆر کەوتە سەر گۆڵی هەولێر. لە ئاخولەکی 99 ڕەسوول وەتمان گۆڵی دووەم و یەکسانی بۆ تیپی میوان تۆمار کرد و یاری هەر بەم یەکسانیە کۆتایی هات. بۆ خۆتان دەزانەوە تۆی پێیە تعادل و دۆڕان و برنەوەی تێدایە. بەڕاستی ئەمە لەنا یاریگایمان توانیمان سەرکەوتن بەدەستبێنین بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک. ئەوان بۆ تعادل هاتبوون برێم نەری. یاریێکی باشمان کرد، چەند هەریت کەمان بۆ ڕێکەت ئاخیرەکان نەماتوانی بخۆزینەوە. یعنی بەڕاستی ناوژیوانیش تا برێ یعنی کاریگەری هەبوو لە یاریەکە. سپاس بۆخوای دیوە تۆپی پێیە. ئینشاڵڵا لە یاریەکانی داهات و سەرکەوتن بەدەستبێنین پشت بەخوا. ئەوەڵەم بسم الله الرحمن الرحیم. شکران سپاس بۆ هەولێر بۆ ئەو میوانداریە، یاریەکی جوان و ناوازە و بەهێز بوو، توانیمان ڕیمۆنتادا بکەین. سپاس بۆ دەستەی ڕاهێنەران، وارووا سپاس بۆ هەولێریش بۆ ئەم میوانداریە. بەم شێوەیە تیپی خوار 21 ساڵانیانی هەولێر بووە خاوەنی 19 خاڵ و بە جیاوازی گۆڵ و بە کاتی چوە پێشەنجی کۆمەڵەکەی. ڕوومادیش بووە خاوەنی 18 خاڵ و بە کاتی لە خانەی سێمە. حسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.